جهروی بونا هنج پنابران د ایشب دارا و چی حسن جاره کدن لخوشخانه هاورچونا هولیر بمرای دیاره وزیر تندرستی لگل پارزگار هولیر سردانا نخوشخانه هاورچونه کرنه به ریبری گشتی تندرستی هولیر را سردان کرنه جبوی کو جنزیک و هایداری نخوشان ببن این کو جهروی بون ایشب جاره کدن راوچی از دیمه جمتا ئەو کاتت باش هەواروا دیارە ئێستا وەزیری تەندروستی لەگەڵ پارێزگاری هەولێر ئێستا لە نەخۆشخانەی ناوەندی فریاکەوتنی هەولێرن. ئێستا من دەمەوێت لە نزیکەوە بەڕێز دکتۆر وەزیر بدوێنم کە کاتت باش ئەگەر پێم بڵێ کە ئێوە ئێستا هاتوون سەردانی نەخۆشەکان بکەن ئایا ئەو نەخۆشانە باری تەندروستیان چۆنەوە چەند کەس بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی هەولێر هات؟ طبعا من پێش هەموو شتێ بەڕاستی سوپاسی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر و پزیشکان و کارمەندان دەکەم هەر لە بڵین بنکەی تەندروستی کەمپەکەوە تا نەخۆشخانەی ساڕێژ لە خەبات و تا هەموو نەخۆشخانەکانی هەولێر ئێمە زیاتر لە 750 حاڵەت تووشی ئەم تەسەممە بوون، تووشی ئەم پیسبوونی خۆراکە بوون و کاری پێویستیان بۆ کراوە و هەموو نەخۆشەکان گەێنراونەتە خەستەخانە و چل ئەمبولانس چل ئیزعاف لەو ڕێگای ئیشی کردووە نەخۆشی گواستۆتەوە. بەڕاستی من سوپاسیانەکەم دەستخۆشیان لێکم و سوپاسی بەڕێز پارێزگاری هەولێر و قامێتی هەولێر دەکەم کە بە پەلە ئیجرعاتیان کردووە و ئەو خەڵکانەی کە ئەو شوێنە و تەسەممە خێرات ئیجراتی یاساییان لەگەڵ کراوە و ئێمە هەموو ئەو بریندارانە و هەموو ئەوانەی کە هەموو بڵین ئەو خەڵکانەی ئەو نەخۆشانە هەموو چارەسەری پێویستیان بۆ دەکەین و بە هیوای ئەوەی کە ئەو لە دووبارە نەبوونەوەی ئەو حاڵەتانە. ئەو حاڵەتە کە وە دیارە بەهۆی نان خواردنەوە ڕوویداوە، ئایا ئەو خواردنە بەهۆی چێوە لەکوێوە هاتووە و ئیجرعاتی ئێوە وەکو وەزارەی تەندروستی چی بووە بۆ ئەو شوێنەی کە ئەم خواردنەی دابین کردو؟ ئەو خواردنە لەوە ئەچێت ڕێکخراوێک بەربانگی کردبێتەوە بۆ ئەو هینە ئەو کەمپا و لەو چێت لە شێشخانەیەکی هەولێرەوە هاتووە پارێزگاری هەولێر و قایمقامەتی هەولێر دەست بەجێ ئەو خەڵکانیان دەستگیر کردووە پێی یاسا و ئیجرعاتیان لەگەڵ دەکەن و بەپێی قانون و بەپێی یاسای چاودێری تەندروستی ئێمە ڕفتاریان لەگەڵەکەی. ئایا ئەو نەخۆشانە کە ئێستا هاتوونەتە ئەم نەخۆشخانەیە چارەسەری پزیشکی وەردەگرن، ئایا پێداویستیە تەندروستیەکان لێرە هەیە و بەشی نەخۆشەکان دەکات یاخۆ؟ پێداویستە پزیشکەکان هەیە، هەر کەسێک هەر شتێکیش بڵین ببڕێت کاکتۆر سامان و ئێمە لەسەر خەتین و ئێمە لە ئێوارەوە لەگەڵ جنابی پارێزگار و لەگەڵ دکتۆر سامان و لەگەڵ برادران معلومات دەگۆڕینەوە و لەسەر خەتین بۆ ئەوەی کە هەر کەم و کوڕێک هەبوو دابینی بکەین. زۆر باشە، زۆر سپاس جنابی پارێزگار. ئێوە ئەگەر پێمان بڵێن لەبارەی ئیجرعاتەکانەوە ئایا ئێوە ئیجرعاتی یاساییتان گرتوتە بەر بۆ ئەم حاڵەتەی کە ڕوویدا و ئێستا وەکو دەزانن کە زیاتر لە 70 بۆ 80 نەخۆش لەم نەخۆشخانەیە چارەسەر وەردەگرن، ئێوە ئیجرعاتان چییە بۆ ئەوەی کە طبعا هەرزوو لەگەڵ بیستنی کە حاڵەت تەسەمم پەیدا بوو لە کەمچکە ئەو شەو کە ڕێکخراوەکە بەربانگێکی کردیا خواردنی حازری بردیە بۆیان هەرچەندە ئێمە ڕێنمایی لە ئیدارەی کەمپەکان ئەوەیە خواردن لەوێ حازر بکرێت و ئەرزاق ببن باشتر چونکە مەطبەخێکی کامل هەیە لەوێ، بەڵام دیارە ڕێکخراوەی ڕابکە لەگەڵ چێشخانەیەک ڕێککەوتوێ خواردنی حازری بردێت کە حاڵەتەکە بە ئەو بوو لەگەڵ هەم بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەم ئیدارە و هەم بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێریش هەموو ئیجرعاتی پێویست قایمقامێت کە کرا چل ئیسعاف دەست بەجێ و تیمەکانی سەحی هەولێر کاک دکتۆر سامان بە پەلە خۆشی چووە موقع هەتا هیلال ئەحمەر عێراقی هەم ئەوانەی کە پێویست بوو لەوێ حازر بوون ئیشەکانی خۆیان کرد بۆ ئەو ئیجرعاتەکان و نەقلی ئەو کەیسانەی کە پێویست دەکرد بۆ خەبات و قۆناغی یەکەم دوایە داخلی نەخۆشخانەکانی هەولێر کە سەرەوەی 761 حالت بوو هەتا ئێستا کە داخلی مستشفای بووە کە بەداخەوە یەک حاڵەتی مردنیش بووە و ئیجرعاتەکان بە ئەوەی کە لە سەحە دەکرێت بە پێویستەوە لە هەموو نەخۆشخانەکان بە دەستخۆشیەوە ستافەکان حازر بوونە بۆ شەوەی هەموو بەردەوام خزمەتیان کردی لە ئەوە چکە 700 حالت کەم نییە لەو نەخۆشخانانەی هەولێر هەموو بڵاون خزمەتیان دەکرێت بە سوپاسەوە محافزی دهۆچ کاک فەرهادیش پەیوەندی کردێ بۆ ئەوەی سەحەی دهۆک کە پێویست بکە هاوکاریمان بکەن ڕێکخراوی دیکە لەگەڵ جنابی وەزیر کە بەیەکەوە متابعە و بەردەوام ئەوانەی کە پێویست بووە شتی پێویست پێ بکە حازر بکرێتن خاوەن چێشخانەکە دەستگیر کرایە و تحقیقاتی طبی لەسەر ئەو هۆکاری ئەو تەسەممە ئەوانە بەردەوامە سەحا دەیکات بەڕێوەبەراتی پۆلیس لەوێ بووە دەستگیر کراینەوە ئیجرعاتی قانونی ئەوەی کە ڕێکارەکان پێویست دەکاتن بۆ ئەوی تەشخیص بکرێت بەس بە حقیقەت حاڵەتەکە گەلێک زۆرە چونکە حاڵاتی نامستەقلشی تێدا هەیە تاکو ئێستا لەبەر ئەو خەڵکە کە ئاوارەیە لە حاڵەتێکی خۆی لە حاڵەتێکی نەفسی خراپدایە بەڵام بەو شێوازە و بۆ برێک ئاوتە گەورەی کە زۆرە ئۆژمارە زۆرە نەبووە لە هەولێر حاڵەتی وهالە بەداخەوە
ئەمەش هەوڵی کۆنتترۆلکردن بەردەوامەکە ئینشاءڵڵا خەڵکی دیکە تووشی مردن نابن و چابنەوە و بەردەوامیش دەبین ئەوەی کە پێویست بک وەکو حکومت وەکو سەحات وەکو ئیدارە لە خزمەتدا دەبین بۆی بتوان یارمەتی ئەو خەڵکە ئاوارەیە بدەیت. زۆر سپاس دکتۆر سامانەگە لە جنابتان پرسم وەکو جەنابی پارێزگاری شامەژۆی پێکرد ئایا ئێستا لەو 750 کەسەی کە ژەهراوی بوون ئایا چەند کەسیان مردووە ئاماری دروست لای ئێوە چییە؟ بڵێ ئەمە ئاماری دروست تا ئەو دقیقەیە چونکە لە سەرەتا حالەتەکان ژمارەیان کەم بوو لە یەکەم 2 سەعات حالەتەکان نزیکەی 300 حالەت دەبوو دواتر لە دوای کاتژمێریان زەوە دەستی پێکرد بە ژمارەیە چەکجار زۆر پێکەوە چونکە دیارە ئەو خواردنە تاوەکو هەندێک لەوانە درەنگتر کاری تێدان کرد 760 حالەتمان تۆمار کردووە لە ناو کەمپەکانەوە چەندیان لەو 760 حاڵەتیان لە مەترسیدایە بەداخەوە یەکێک لە ناوان هە لە ناو کەمپەکە جیانی لەدەستداوە منداڵێک بۆ بەداخەوە دیارە نەگەیشتەوەی باری وشک بوونەوەی لەشی بووە هۆکاری جان لە دەستدانی کە ئەوەش هۆکاری دوور و درێژە ڕەنگە سەرباریەوەی کە تووشی ئەو حالەتە بووە نەخۆشی تری هەڵگری کەمی بەرگری لەش بووە ینی کەمی مەنەعایان ئەوانەی تر هەمویان حالەتی جۆرەهای تێدایە بەڕاستی چەند حالەتێکی باریان ترسناکە ئێستا لە ناو شاری ئەولێرن و هەموو نەخۆشخانەکان پڕ بووە لە نەخۆش بەڕاستی دەتوان بڵێم ئێستا 5 نەخۆشخانە پڕ بووە بە تەواوەتی کە جێگە نییەوە دەبین هەندێکیان لە عاردیدا دەبێن نزیکەی 400 حالەتات تە ناو شاری هەولێر لەو 760ەکە نزیکەی 400یان لە هەولێرە بەڵام چەند حالەتێکەیە کە باری تەندروستیان جێگیر نییە لە چاودێری چردایە بەڵام نەخۆشخانەکانی منداڵان راپەڕینی منداڵان 200 حالەتیە نزیکەی زیاتر لە 150 حالەت ئێستا لە نەخۆشخانەی جمهوریە و ئەم نەخۆشخانەیە زیاتر لە 7 حالەتی هەیە و نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێر کە ئەویش زیاتر لە 7 حالەتیە بە کۆکراوی بەڵام ئێمە بەردەوام لە سەخەتین چکە ڕەنگە کەسانێکە بێ بەیانی تووشی تەسەموم بن خۆت دەزانیە تەسەموم لە دوای یەکەمین کاتژمێرەوە تا چەند کاتژمێرێک بەلایانی کەمەوە تا 40 کاتژمێر متابعەیان دەوێت تەنانەت ئەوانەی ئێستش لە ناو کەمپماونەتەوە ئێمە تیمەکانمان لەوێنە و ئەمبولانسەکانمان هێشتونەتەوە پزیشک و کارمەندانی تەندروستی لەوێ متابعەیان دەکەن لە هەر حالەتێکەکە درنگانی شەویش بێت و بەیانیش بێ ئێمە ڕەوانەی شاری هەولێریان دەکەن ئێمە دەپرسین ئینشاءڵڵا و ڕوونادات بەڵام ئایا ڕەنگە حاڵەتە ئەو حاڵەتانەی کە ڕوویداوە کەسی دیکە گیان لە دەستدا یاخود بەهۆی ئەوەی کە نەخۆشیەکان زۆر خەتەرە و لە حاڵەتی مەترسیدایە کەسی کە بەهۆی لە ناو نەخۆشخانە هەموو هەوڵێک بۆ ئەوەیە کە کەمترین ڕێژەی مردن لەو حادیسەیە لەو کارەساتە ڕووبدات و چاودێری پزیشکی بەردەوام دەبێت و ئینشاءڵڵا کەسی تر گیان لە دەست نادا بەڵام هیچ تەقسیرێک نەکراوە هەموو کاری پێویستیان بۆ ئەنجام دەدرێت ئێمەش بەڕێز جەنابی وەزیر و جەنابی پارێزگار ئێستا بەم درنگانی شەوە هاتوونە بۆی لە ئێمە بپرسنەوە چ حالەتێک چ شتێک هەیە پێویستمان پێ بێت پێداویستێک بۆی ئێمە ئاگداری ڕەوشەکەبین و ئێستا دەچین سەردانی نەخۆشخانەکانی تریش دەکەین ڕەنگە نەخۆشخانەکانی تر زۆر زیاتر نەخۆشی تێدا ئەگەر لەگەڵمان بن زۆر باشە دکتۆر ئەگەر پرسیارێکی دیکەت لێ بکەم ئایا ئێوە پێویستان بە پزیشکی دیکە نییە بۆی بێت چارەسەری ئەو نەخۆشانە بکات یاخود ئەوە کافیە کە لە نەخۆشخانە من حەز دەکەم ئەو پرسیارەی جەنابەت زۆر لە شوێنی خۆی بوو بەڕاستی چونکە نەخۆشخانەکانی هەولێر ئەمڕۆ نییە ئەم فشارەی لەسەرە کاری دوو پارێزگا دەکەن ئێستاکە نەخۆشخانەکانی هەولێر هەن لە ڕۆژی وا هەبووە 300 برینداری کە خۆت دەزانی بریندار چ کارەساتێک وە لە شەڕەکانی ئازادکردنی شاری مووسڵ و لە نەبەردیەکانی هێزەکانی پێشمەرگەکان و هەموو ئەوانە پزیشکان و دا و دەرمانی پێداویستی پزیشکی لە فریاکەوتنەکان بای ئەوەندە هەبووە کە بەو نەخۆشانە ڕابکەن بەڵام پزیشکانێکی زۆر و کارمەندی تەندروستی زۆر لە دەوام نەبووە ئێشەگریش نەبووە خۆی خۆبەخشانە هاتووە و هاوکاری کردو تەنانەت لە ناو کەمپەکان لە تیمەکان ئەمبولانسەکان و سوپاسی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی دۆک دەکەین کە 12 ئەمبولانسی بۆمان ڕەوانە کردو کە لە نزیکەوە لە بەردەڕەشەوە گەیشتن ئەوانیش ئەو ژمارە زۆری ئەمبولانسە تا ئێستا ژەر بەردەوامە لە سەرڕێگە گشتەکان زۆر سپاس بڵێ هەوار ئەمە وەزیری تەندروستی بوو ئەمە جەنابی پارێزگار بوو ئەمەشکە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر بوو ئاماژان بۆ داکە کەسێک دەستگیر کراوە یاخود ئەو کەسێکە هەستاوە بە ئەو خواردنە ژەهراوی کە بۆ ئەم ئاوارانە دابین کراوە دەستگیر کرا و لێکۆڵینەوەش بە دەست بە تەواوەتی دەستی پێکردو ئەوان ئیجراعاتی یاسایی خۆیان گرتوتە بەرە وەکو دەبینیم کە ئەوکو ئاماژەم پێدا ئەمە وەزیری تەندروستی و پارێزگاری هەولێر و هەروەها سەرجەم پزیشکانی دیکەش ئێستا لە نەخۆشخانەی ناوەندی هەولێرن و چارەسەری هاتوون سەردانی ئەو پزیشکانە بکەن ئەو نەخۆشانە بکەن کات لێرە بوون بەڵکی دەسەرێت سەعاتێداژی دەبۆتەنەکە دنیان و چێیانداد دەما بەرنامەیە پاشیفدا هەر زانیاریەکە نو هەبە بێگومان ئەمێ بێن جەموان و چێگەهانێن ڕووداوێ ئیشەف لەگەل منە لەسەر بوو یارێ زۆر سپاس بۆ ڕاوچی حەسەن و چێگەهانێن ڕووداوێ لەگەل مەبوو